ئەگەرچی وا بڕیار بوو سەرەتای ئەم هەفتەیە جارێکی دیکە حزب و لایەنە سیاسیەکانی کوردستان لە سەرۆکایەتی هەرێم بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کۆ ببنەوە، بەڵام تا ئێستا ئەو کۆبنەوەیە ئەنجام نەدراوە. ئەمەش لە کاتێکدایە ماوەی یاسایی پەرلەمانی کوردستان کەمتر لە 2 مانگی ماوە و 6 تشرینی دووەم پەرلەمان دەکەوێتە بۆشایی یاساییەوە. فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردنەکان پرۆژەیەکی ئامادە کردووە و چاوەڕێی ڕێکەوتنی حزب و لایەنە سیاسیەکان دەکات، چونکە بابەتەکە چەند یاساییە ئەوەندەش سیاسیە. یەکمان دەبێت لایەنە سیاسیەکان بگەنە یەکتری لەبەرەوەی ئەم بابەتێکی چەند یاساییە ئەوەندەش سیاسیە، لەبەرەوەی لایەنە سیاسیەکان بەگشتی لەسەر یاسای هەڵبژاردن مناقەشەیان هەیە، پێویستیان بۆی کە گۆڕانکاری لە یاسایەکە بێت. لەبەرم هۆکارە نەتوانراوە لە کاتی خۆی و ناشتوانرێت لە کاتی خۆی لە ماوەی 2 مانگداوە بە پێقسەکانی کۆمسیۆن و خۆشمان دەزان پێویستی بە ئامادەکاریە. لەبەرەوە پێویستە لایەنە سیاسیەکان لە ماوەی ئەو 2 مانگ ڕێکەون و ماوەکەی چەند درێژ دەکەنەوە و چەند دەتوانن ئەم بتوانن هەڵبژاردن بکەن. هەر بۆ هەڵبژاردنەکان سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمان دەڵێت ئێمە سوورین لەسەر ئەوەی هەڵبژاردن لە کاتی خۆی دەبڕێوە بچێت و چاوەڕێی ڕێکەوتنی پارت و لایەنە سیاسیەکان دەکەین. فراکسیۆنی گۆڕانش دەڵێت پرۆژەمان ئامادەیە و پێویست دەکات پەرلەمانی کوردستان نەکەوێتە ئەو دۆخەوە. ئەمە دەگەڕێتەوە بۆ گفتوگۆی نێوان لایەنە سیاسیەکان، بەڵام ئێمە وەکو فراکسیۆنی پارتی تاوەکو ئێستا ڕژدین لەسەر ئەمەی کە پێویستیمان بەوە هەیە لەگەڵ لایەنە سیاسیەکان گفتوگۆی پێویست ئەنجام بدرێت و بگەینە ئەنجام و هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان لە وادەی دیاریکراوی خۆیاندا بەڕێوە بچن. ڕۆژە یاسامان تەقدیم کرد بۆی نەکەینە ئەم دۆخە درەنگە، بەڵام بەداخەوە گوتم ناکۆکی نێوان لایەنە سیاسیەکان بەتابەت لەسەر ناوەڕۆکی هەمواری یاسای هەڵبژاردنەکە بەم دۆخەی گەیاندوین، بەڵام چارەسەری مودەی پەرلەمان و بەردەوامبوونی پەرلەمان بێگومانە بێت لە مۆرزینەوەی یاسادانانە حل بکرێت. 5 تشرینی دووەم ئەم خولەی پەرلەمانی کوردستان کۆتایی دێت و 6 تشرینی دووەم دەکەوێتە بۆشایی یاساییەوە. تا ئێستاش پارت و لایەنەکان نەگەیشتون بە ڕێکەوتن لەسەر چۆنێتی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.